پرۆژە گەورەکەی عێراق لەسەر مێزی ئەردۆغان بوو. ڕێگای گەشەپێدان پرۆژە ستراتیژیەکەی عێراق کە ئایندە دەگۆڕێت کاریگەری لەسەر هەرێم چی دەبێت؟ ڕێگای گەشەپێدان ئەو ناوەیە کە حکوومەتی عێراق لەو ڕێڕەوەی ناوەکە بەندەری فاو لە باشووری عێراق دەبەستێتەوە بە تورکیاوە لە ڕێگەی تۆڕێکی شەمەند نەفەر و ڕێگاوبانەوە. ڕێگای گەشەپێدان هێڵی یاسنین لەخۆ دەگرێت کە شەمەندەفەرەکان بە 10 پارێزگای عێراقدا تێدەپەڕن. ئەم پرۆژەیە یەکێک بوو لە تەوەرەکانی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەردۆغان و سوودانی لە بەغدا. سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی پێشتر ڕایگەیاندبوو کە ڕێگای گەشەپێدان نوێنەرایەتی ڕێڕەوێکی جیهانی دەکات بۆ گواستنەوەی کاڵا و وزە. سوودانی وتی پرۆژەکە هێڵی یاسنین بۆ گواستنەوەی کاڵا لەخۆ دەگرێت کە توانای گواستنەوەی 3.5 ملیۆن تەن شتومەکی دەبێت لە قۆناغی یەکەمدا و لە قۆناغی دووەمدا توانەکەی بۆ 7.5 ملیۆن تەن زیاد دەکرێت. سەرۆک وەزیرانی عێراق ورتر باسی لەوە کرد کە پرۆژەکە ڕێگایەکی خێرا بۆ گواستنەوەی وشکانی و بۆڕی بۆ گواستنەوەی وزە لەخۆ دەگرێت و پێشبینی دەکرێت یەکێک بێت لە گەورەترین پرۆژەکانی ڕێگاوبان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پرۆژەکە هەلی کاری زۆر بۆ عێراق و وڵاتانی ناوچەکە دەرەخسێنێت، هەروەها دەرفەت بۆ پیشەسازی نوێ و بازرگانان دەرەخسێنێت و دەبێتە ناوەندێک کە بازرگانانی جیهان بۆ خۆی ڕاکێشێت. زۆرێک لە وڵاتانی عەرەبی و هەرێمی و ئەوروپایی ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ بەشداریکردن لە پرۆژەی ڕێگای گەشەپێدانی عێراق یان بەهاندانی و بەرهێنانیان بەشداریکردن لە کارەکانی بیناسازی، چونکە پەیوەندیەکی گرنگ لەو نێوان ئاسیا و ئەوروپا دروست دەکات. بەهای پرۆژەکە بە 17 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت و پێشبینی دەکرێت ئەم پرۆژەیە وڵاتەکە بکاتە ناوەندێکی ترانزلێت بە کورتکردنەوەی ماوەی گەشتەکانی نێوان ئاسیا و ئەوروپا لە هەوڵێکدا بۆ ڕووکابەریکردن لەگەڵ کەناڵی سوێسی میسری. بە بڕوای چاودێران ئەو ڕێڕەوە کاریگەری نەرێنی لەسەر خاڵی سنووری نێوان هەرێم و تورکیا دەبێت کە ئێستا ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی نێوانیان زیاتر لە 12 میلیارد دۆلارە. بەو پێی ڕێژەی ئاڵوگۆڕ لە ڕێی دەواازە سنووریەکان کەم دەبێتەوە لە شوێنی ئەوە ڕێگای شەمەندەفەر جێی دەگرێتەوە.